هەر سەبارەت بە گیان لە دەستدانی ژینا ئەمینی و کاردانەوە نێوخۆیی و دەرەچیەکان هەر لە ئێران لەسەر ئەم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕەزا کابی جێگەری سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەکێشانی کوردستان دەکەم. بەڕێز کابی سڵاوت لێبێت، چۆن گەیشتنەوە و قەناعەتەی کە مانگرتن ڕابگەیەنن؟ هەر لە یەکەمی ساتەکانەوە کە هەواڵی دڵتەزێنی لێدان و بە کۆما گەیشتنی ژینا ئەمینی بڵاوبووەوە هەستێکی گشتی سەرتاسەری و نەتەوەیی سەرتاسەری کوردستانی داگرت. ناوەندی هاوکاری حیزبە کوردستانەکانیش کە چەند ساڵە پێک هاتووە وەک مەرجەعێکی سیاسی، وەک سەرکردایەتی سیاسی کورد خەریکی سازماندان و ڕێخستنی جەماوەریە لە کوردستان. بۆیە بە ئەرکی خۆی زانی هەستێ کە لەسەر ئەم ڕووداوە بکۆڵێتەوە، هەڵوێ زۆر بگرێ و بۆ ئەوە داوای مانگرتنی گشتی سەرتاسەری لە کوردستان کرد بۆ سبەینێ دووشەمبە 28 خەرمانان. بۆیە ئەمان ئەم گزارشانەی کە ئێوە بڵاوتان کردەوە قسە و باسی وەزیری ناوخۆ هەموو ئەوانە دوورە لە ڕاستی، زۆر درۆیەکی بێشەرمانە و ئاشکرایە لە ژینایان داوە. پزیشکەکەی ئەمڕۆ کتوویەتی 10 بۆ 11 جار ئەوەی کە ئێمە بڵاومان کردەوە وەکو هەواڵێک بڵاومان کردەوە تێدا لە بەرامبەریشیدا باوکی ئەوەی پشتڕاست کردوتەوە کە بەڵێ وایە. بەڵێ فەرمووت کا دەکەم بەردەوام بە لە قسەکان. بەڵێ زۆر ڕاستە، جەنابتانەوە لە زار ئەوانەوە بڵاوتان کردوێتەوە، بۆیە ئەوانە هەموو وە درۆخراوەتەوە. ئەمڕۆ پزیشکەکەی باسی ئەوەی کردووە کە سەری ژینا 10 بۆ 11 جار کوتراوە بە دیوارە. بۆیە ئەوە بووە و ئەمە لە یەک دوومانگی ڕابردوو زەختێکی زۆر لەسەر هەموو ژنان هەیە لە ئێران و لە کوردستان بۆ ئەوەی باڵا پۆش بکەن، حیجابی ئیجباری ڕایەت بکەن و ژنانیش مل نادەن. هەر لە دوێنێ لە خاکسپاریەکەی ژینا سەدان و هەزاران ژن لە چکەکانیان فڕێدا و دەنگی ئەتراز و ناڕزاتی خۆیان بڵاو کردەوە. بۆیە ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکان پێی وابوو کە دەبێ مانگرتنی گشتی ڕابگەێنێ. ئەو بانگەوازە لەلایەن باقی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات و پشتیبانی لێکراوە، لەلایەن حیزبە سەراسەریەکانی ناوخۆی ئێران پشتیبانی لێکراوە و دەنگدانەوەی زۆر گەورە و جیهانی و میدیایی بووە و من پێم وایە کە هەرچۆن لە مەراسمی خاکسپاریەکەی ژینا دوێنێ لە شاری سەقز هەزاران و دەیان هەزار کەس بەشدار بوون و دوێنێ ئێوارە شاری سەقز شاری سنە بە پشتیبانی لە سەقز و بە دروشمی سەقز تەنیا نییە، سنە پشتیوانی هاتنە مەیدان و پێچێکە گەورەترین شۆڕشی کۆمەڵایەتی مەدەنی سبحینێ لە ڕۆژهەڵاتی کوردستان. باشە بەڕێز کابی، لەگەڵ ئەم ینی پەیامی ئەم مانگرتنەتان چییە و لەگەڵیشیدا هیچ داواکاریەکتان بۆ لایەنی پەیوەنددار هەیە سەبارەت بە دۆسی ژینا ئەمینی؟ بەڵێ ئەم مانگرتنی گشتیە کە لەلایەن ناوەندی هاوکاری و ڕاگەیەنراوە یەکەمین جار نییە کە ناوەندی هاوکاری مانگرتنی گشتی ڕادەگەێنێ. مە سێومین جارە کە هەردوو جارەکەی پێشوش زۆر سەرکەوتوو بوو. ڕاستیەکەی ئەوەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بزافی ڕزگاری خوازی نەتەوەی خۆی ئاستی زۆر گەورەی بڕیوە. جۆغرافیای سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر پان و بەرینتر بووێتەوە بەرەو ئیلام و کرماشان و لۆڕستان و بەشێک لە بەختیاریش ڕۆشتووە و سبحینێ من چاوەڕوانیەوە دەکەم کە ئەم بزافە ئەم مانگرتنی گشتیە زۆر سەرتاسەری و بێوێنە بێ. بۆیە کوردستان ئەم حاڵەتەی کە هەر خەباتێکی مەدەنی لە کوردستان بلافاستە خەباتێکی سیاسی لێ دەکەوتێتەوە بە تایبەت بەلافاستە ڕوودەڕوویی لەگەڵ ڕژیمی داگیرکرد دەبێتەوە. هۆکاری ئەوەیە کە کوردستان داگیر کراوە، وەک وڵاتێکی داگیرکە ڕەفتاری لەگەڵ دەکا. ڕژیمی کۆماری ئیسلامی دوای 43 ساڵ نامۆیە بۆ خەڵکی کوردستان، داگیرکەرە، جنایەتی گەورەی خوڵقاندووە. بۆیە ناوەندی هاوکاری وەک مەرجەعی سیاسی خەڵکی کوردستان ئەم بانگەوازەی بڕیوە. ئێمە پێمان وایە دەبێ کۆماری ئیسلامی پاشەکشەی پێ بکرێ، پێمان وایە کە دەبێ دەرسێکی وەها وەربگرێت کە نەتوانێت جەنایەتی گەورەتێکە. ئەوەشتان بۆ عرض بکەم کە حوتوی ڕابردوو شلێری ڕسووڵی لەلایەن یەکێ بەکرێکی راوانی ڕژیم کە قەستی دەستدرێژی بوو بۆ سەری لە پەنجەرەی ماڵەکەەوە خۆی خستە خوار و گیانی بەخت کرد. ئەوەیش ناڕزایەتی گەورەی لێبووە. بلافاصلە ڕووداوەکەی ژینایش
ئەمانەی هەموو پێکەوە گرێدا بۆیە ئەو ناڕزایەتیە بەرینی و ئێعترازی و ئەو هەڵوێستەی ناوەندی هاوکاریشی لێکەوتەوە. بەڵێ باشە ینی سەبارەت بە داواکارێکی ئێوە پێتان وایە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە تەنگ و بە پیر داواکارێکی ئێوە دێن بە جۆش و خرۆشەوە ئەو چاوەڕوانێتان هەیە؟ بەڵێ ئەم دوو ڕۆژە ئەوەی بەڵێ ئەو دوو ڕۆژە ئەوەی سەلماندووە و ئێمە وەختێک کە ئەو مانگرتنی گشتیمان ڕاگەیاند پرس کراوە بە ناوخۆوە گوشارێکی زۆر لەسەر ناوەندی هاوکاری بووە یا داخوازیەکی زۆر بووە لە ناوەندی هاوکاری کە مانگرتنی گشتی جێی خۆیەتی و خەڵک ئامادەن و ئەو وزە و ئەو پتانسیێلیان هەیە کە دوکان و بازار و مەدرسە و ئیدارەجات و هەمووانە داکەن و ئێعترازێکی جەماوەری نەتەوەیی گەورە و نیشتمانی بەڕێوەبەرن. ئێمە پێما وایە ئەمە کاردانەوەی زۆر گەورە دەبێ زۆر بەهێزە چێتە پێشەوە و خەڵکی کوردستان بە تێکرا دێنە سەر شەقامەکان خودی ئەو پێشوازیە کە لە ناوەندی هاوکاری کراوە ئەم ڕاستیە دەڕێخا کە خەڵک خوازیاری یەکگرتووی حیزبەکانن خوازیاری ئەوەن یەک مەرجعی سیاسی هەبێ لە کوردستان خوازیاری ئەوەن هەماهەنگ بن پێکەوە خوازیارەوە لە پرسە نەتەوەیی و نیشتمانیەکان لە بزافی ڕزگاری خوازی لە بەرامبەرکێ لەگە ڕژیمی داگیرکەری کۆماری ئیسلامی متحد و یەکدەنگ و هاودەنگ بن و خەڵکیش تەبعەن لەگەڵیانە و پشتیبانی لێ دەکەن. بەڵێ بەڕێز ڕەزا کابی جێگری سکرتێری گشتی کۆمەڵی زەخمەکێشانی کوردستان سوپاس بۆ تۆمان دومان کردیت.